ئەمە کاک هەورازە ڕسمێک ئێستێتە سەر شاشەکە. ئەم ڕسمە کە بە وردی سێریکەن لەگەڵمە. ئەم ڕسمە فۆتۆشۆپە. کاک هەوراز جارێک بۆی شەرحکردم کە ئەو چۆن شتە بینێ، چاوی ڕاستی چۆن شتە بینێ و چاوی چەپی چۆنی بینێ. چاوی کوبی بینی یەشێک لە چاوەکانی پیکسڵی سوتاوە، یعنی خانە خانە شتەکانە بینێ. ئەگەر تۆش ئاواشت ببینێ توانی خەت ببینی وەنیە. و چاوەکەی تری ئەڵێ هینە قەناسە، یعنی شتەکە ڕێک بڕغووی سەر سەعینەکە بینێ لە زەڕوریەتە ئیشەکەی قورس بووە، چاوی وافێ بووە. ئەم ڕسمە ئێستا ئەیبینن ئەمە کاک هەورازە. ئێستا پێمان خۆشە هێواش هێواش بۆمان باسکە بەچی گەیشتی تەوێ ئاسمان. کاک هەوراز خۆ بناسێنە، تازەترین هەوراز. من هەوراز هەم ئەندازیار هەم ڕەسام چیتر بڵێم پرسیارەوە جوابە. وەڵاهی ئەگەر هەرەوەنەیە من وەرە ناگرم، ئەگەر سیڤیەکە و هەرەوەنەیە. وەڵاهی خەر زۆر شدەیە. بیڵێ سیڤیانی چی؟ بۆچی من تۆ لە دڵی خۆدا شتە زانی؟ بە تەکید وەڵا بەستر بەسە لەوانەیە ماڵتی تاسک دۆ دەزەیی یاڵا چی بڕۆ بەلای ئیشی خۆتۆ. کاتی ڕسم ئەتوانین قسە بکەیت، باسی ڕسمەکە بکەیت؟ باسی ڕسمەکە بکە چیەکەی چیە بینی؟ ینی فێرمانکە کاکە تۆ چیە بینی بۆیە من نایبینی؟ ئەمە شتێکە لە مێشکی خۆمایە. چیە بینی؟ سکێجێکە مەسەن شەیپێک شکل سیارەیەکێتە خەیاڵم. باشە کە شتێک هاتە خەیاڵم حەزەکەم بیکەم جارێ لە گەرمە دەتێگەین کاکە هەمومان شی دێتە خەیاڵمان. بەس تۆ خەت و ئەم خەتە چنی ئەمە بینی لە مێشکە یا چۆنی بینی بەس سینە عامەکە بینم جارێت لێرە فکری هەتا سکێجێکم جد لەگەڵ فکرێتم بۆ هێشتا خەتەکانی چۆنە بینی؟ ئەمەش خەیاڵەکەمان بۆ دروستە بێت. خەتی سکێچەکە چۆنە بینی؟ خەتەکە ئێستا ئاوا چۆنی بینیش بینم. یاخە تۆ ئەمە ڕێک خۆ داوای بینی؟ وەڵا جەماعەت من زۆر جارجار دوو لە ڕووی ئێوە کەرم ئەمەشی تێکەوێ فعلەنەوە تا کابراتانی شو ڕسمێکە منی شاتوو مەڵم چۆنی بینی ئەڵێ تا وەڵا وەتا بیلە وەڵا دەستخۆش دەکەواتە بەجێ تێڵیم بۆ خۆ ڕسم کە من تۆزێ جەماعەتە بم بۆ ولی پیاسیان پێکەم. جەماعەت ئەمە یەکێکە لەو کەسانی کە ئەرێ چەند ساڵی 35 بە حساب پچکۆلە کە بە دەرگایە ناچێ لە جامعە لە کانێسکان دراوسێ مامون لە پشتەوە لە مناڵیمە بەس بەریەک نەکەوتین لە مناڵیە بەس لە جامعە لە هەولێر یەکمان گرتەوە. ئەم برادرە ڕنگ شوێرە ئەو ڕسمەی لە ئەوڵا پیشانمای ئاواش دەبینێ کابراهێنی خۆ چییە قەیچێکە ژیانی وایە خەڵەکەی کوێر باچایی ئاوا بێ قەیچێکە ئاواش دەبینێ و هەموو ژیانیشی بەو شێوەیە وێ ناکراوە. بۆیە سێری کە ئەگەر تۆ هاوڕێیشی هەورازی قەت نەوتوانێ ڕقە لەم کوڕە بێ چکە هەستەکەی ئەوەنە مناڵێکی دڵ باشە مناڵێکی دڵ باشە ناتوانانی ڕقە لێبێ ناتوانانی بڵێنە. بەڵام هەمان هەم کوردێکی ئەم وڵاتە بە بڵێنە کرۆڵە هەموو کەسێ عاسیبوونی ژینگەکەمان ناوا بووە کە نەمانزانیەوە بای چەنین چکە من نێسەوەم بۆ دەرکەوتووە لەم جەرزەمینە ڕۆژانە بابەت دەکرێتەوە قسە لەگەڵ خەڵکەکەم ئەوەی من بۆم دەرەکەوێتەوە ئەم دەرەکەی ڕوونتر ئەبێتەوە ئەوەیەکە کاکە کەسی وەکۆمەمانتیایە ئێستا تۆ سەریم ڕسمی دەسیم کابراایەکەی لەوانێت دەمە کرابێتەوە بەس ئەی تۆ لە چیاوای تۆ ژوای بەس ئێمە لە بەرەی هەمومان واین بۆ یەکە زیادرا بە کەس ناکە هەچ کەسێکە مێناوەتە ئەم ژێرزەمینە کە کورد بوو بێ یا خەڵکی وڵاتێکی ئاسی بوو بێ ئەم شۆڕۆمەم بۆ دروست کردووە تێستمە کرد تێگەی من مشکی تاقیگەمەنیە باوەڕکە ئەو جیاوازی ئەمبینی کەسە کوردەکە دەموچای ئاهای دووەمی تیا بوو کە تێژەکەم چیت کردووە ئەمە زیرەشیە کەسێکی غەیرە کوردمێنا یا غەیرە ئەم وڵاتانە کە لە وڵاتێکی جێژیرەوە هاتووە ئاهای یەکەم ئەوەستای تر دەمیدا ناخرایەوە ئێڵێم ئێکاکە ئەمە ئێمە نایبینین ئەوە دەرەوەی کورد هەمووی ئەیبینن
برا یەک قەوم نییە ڕقی لە کورد بێ. ئێمە بۆ هێشتا لەواماین، یعنی تۆ نازانی چه قوتەکەت چه تەجروبەیەکت بە خوێن و بە ژیانی دایک و باوک و باپیرت و اونجا خۆ هەیە کە لە وڵاتە هەژیت. ئێواز بێنە کاکەواز بێنە گلەی لەو برایی تەنیشت و خۆشکەی تەنیشتێ مەکە، وەرە جارە گلەیەکانی کە هەتە لە کەسانی تر بیان هێنە دایانیشێنە ونیان مەکە بەسەریان نابژۆرە. ئەمە تاکە شێشەیەکە ئێمە هەمانە کاکەوەراز هەموو شتێک ئەمە قابلێتەکانێتی. ئەمە من 3 ساڵ لەمەوە پێش شەڕمان بوو چەند جار لەسەرەوەی کە ئەبی و تەقدیمی بکە بۆ هیچێک لە ئۆفیسەکانی زواحەدید ئەو مهندس عێراقی عالەمیەکە وەفاتی کرد، یەشێکی زۆر مهمە لە عالەمە، چەندەهاش بورجی زەخم هەیە ئەو کردوێتی. چەند جار ئەم پاڵانەم هەبووە هەزمەکرد لە خۆی ڕانابینێ، لە خۆڕانەبینینەکە لە بەرەی چواردەورەکەی هەشتا ئێمە هێشتا بەیەکتری ڕابێرین. خۆشە جەوە بەس کاکە تۆ تا ڕابێریشتی جدی پێ ناکرێ، تەواو وەرە بە ڕابواردنی یەک دنیا شت فێر بووی وەرە فێرمانکە. ئەمە ئیشێکە بێ کە مرۆڤ زۆر زەڕورە لەم سەردەمایە هەیبێ لەبەری لەگەڵ AI گوێ لە ماگرێ. دەسەڵاتدارترین دەسەڵاتی سەرزەوی ئێستا AI، یعنی هەموو عالەم ژیرۆتی ئەوەن بە ئەمریکاتەوە بە سینتەوە بە نازامشۆتەوە نازانن ئەمە چۆن حەلکەن، چونکە زۆر بە جەمپێشی خێراگەیشتن بەمە. ئەمە دەسەڵاتێکی زۆر گەورەیە، هیچ مرۆڤێک کورە هیچ گرۆڤێک تەنیا ناتوانێت پێی بوێرێ. بەڵام ئەگەر بزانین چۆن ئیشەکە ئەتوانین تەعاملی لەگەڵا بکەین. کوور دەتوانێت ئەمە بکە بۆ لەبەرێمە بە خوێن و بە خۆشمان تەجروبەی جەستەیی ناخۆشمانەیە. ئەسڵەن لەوانەیە تاکە مشکی سەرزەوی بین کە وڵاتمان نییە. تۆزانی کوردێک نادۆزیتەوە لە هیچ وڵاتێکە کە خەڵکی ئەو وڵاتە سەرسام نەبن پێی، بەس خۆی شۆکەڵێ هیلەوە نازە هەستەکەڵی ئەی باشە من یا لەوانەیە هەڵگەڕێتەوە وڵێ ئای لە قەبری بەم وڵاتی خۆم قادیان نازانین ئێڵم بەخوا و نازانم چێبی لە هەر شوێنێبی تۆ هەر لێرە توانی باشترینی خۆ بکەی. ئێکە تۆ لێرەیت بۆ ئەمەرە ناقۆزیتەوە، بۆ لە جاتی کەسی ئەو کەسی لە ئەوروپایە بەغێلی بە تۆ بە ئەوە لە ناخۆزیتەوە. یاڵا براکەم چۆنێک خۆزیتەوە؟ دوو کەسی وەکو کاکەورازمان هەیە، تۆ لەوانەیە لە شتێشکایە زۆر لە هەموو کەسێک بلیمەتتربی، وەرە خۆ دەرخە زامۆ لە تۆ شەرمنترە بەخوا، زامۆ قسە خۆشە هەزەلیە نازام چییە ناوەڵە لەبەرەوەی کە ناشرینترینم بینیوە کاکە من لەوەتی هەم پێیان ڕاواردوم. ئەمە شانازیە بۆ من، تەجروبە قورسەکەی ژیانمە. من ناتوانم مێشکم کوژێمەوە ئەلەم شتە نازانم کەسی تر بۆ تێم ناگا ناکوژێتەوە بە خەوبینینیشمەوە هەمووی یەک خەتە بۆ لە بەروی قەرارە ماوە من لە بەهەشتم. چۆن لە بەهەشتم؟ هاتووم ئەم تولفە جوانم هێناوە دوورم خستۆتەوە لە وزە ناشرینەکانی ناو خەڵکی سەرزەوی بۆی لی تێبگەم. گەلام تێوگەیشتم هەموو دنیا لەم تێگا چۆن باسی مرۆڤێکەکەم. کاگەوراز مرۆڤێکە ئیتر ئەمە چی نەخسە بەڕای تۆ؟ ئەوەی نەخزنیەکە کاگەوراز خۆی شانی پیاکە و تۆش وەرە پشگیریشی بکە کاک. پشگیری مادیمان ناوێ بەخوا من خوامان ئەخیر نۆختە بکەمە پاراویش کە پێویست بوو ئیشم بە پارە نییە شکەم تێگەیت چییە ئیشەکەەوە نییە؟ هێڵم تۆ وەرە جارە تۆزێ خۆ بە قیمەت کە لە بەرچاوی خۆتە وەرە تۆزێ ناخەکەت مناڵەکەی ناخت تۆزێ نازی بەرێ خۆ تازە توش بووی تازە ئەژیت خۆ بۆ ناکوژی. ئەو پرسیارە دایم بەدایکم باوکم هەمویان ئەڵم کاکە تۆ بێ قەرار بێ یا ژیان هیچە یا ژیان هیچ نییە، ناتوانانی لە بینیانابی. ئەگەر ژیان هیچ نییە بڕۆ خۆ کوژە، زۆر ئاساییە. من بیرم لێ گرتوتەوە کاکە بڕۆ بیری لێ بکەرەوە جمە چۆ چەخۆگەێن پس وەرە یارمەتی تێم لەگەڵتا من دیومە پرۆسەکەم دیوە بە سەلامەتی شاتومەتە دەرەوە ئەتوانم دەستە بەگرم بوو بم. بەڵام تەواو کاکە بەری بن زۆر سەیرە زۆر هەزەلیە کە شتەکانە بۆ ڕوو نەبێتەوە دەستکاری شتەکەی زۆر ببە دیارە بەس ببە نییە. ئێمە مەجارمان نەبوو قوڵبینەوە. هێڵم براکەم حەڤە مانگە من 24 ساعتەکە لەم مودایەم تۆ لەوانەیە سەدقاتی منە پێ بکرێ بەڵام لە ڕۆژەکە چەندێکی مەجارەت هەیە ئاوا بیت نیتە. من نەهاتووم منافەسە بکەم، هاتووم ئەڵێم
هەستە بە قوربانە بم بۆستە بەخوا هیچ کەسێ خراپ نییە لەوەی کە تۆ پێ و خراپە ئیتر هیچ کەسێ هەمومان لە یەک تێناگەین بەس ئێستا ئەمێرێک هەیە سۆشەڵ میدیا هەیە کە پاشی کردینەوە AI هەیە کە ڕێکمان نەخاتەوە بۆ مامۆستایەکی باش نەوین ئەمە بەدەست خۆت نییە ئەبیت بە مامۆستایەکی باش هێڵم وەرە کاکە خەیچێکە با فیلۆسۆفیشی تازە کە ڕێک لەگەڵ ژیانە تێکەڵە کە تو ئێستا توانی بیکەی فیلۆسۆفی بۆیە ناخۆشەشکە خەڵک هەر لە خەیاڵادایانێ منەڵم کاکە فیلۆسۆفی گایدلاینە سەری تایتڵەکەیە ئیشەکە هی توێ فیلۆسۆفی ئەگەر لە تۆ مهمتر بووە تۆ دروست نابووی بەس تۆ مهمترینی تۆ لە دینەکان مهمتری دینەکان کەتەلۆکی توێ یان what the fuck is wrong with us ئەم بێسیقە هەیە is wrong with us چۆن چاکە بێ هەرچی گلی تێرە دەرەوت بیوەستەنە کاکە تۆ بەینی لاانەیە بمری ئەی بیوەستێنەم ڕووخۆشەکە بژی چکە گلەیی وزە لە مێشکتە بە لە 440 کالۆریەکەی conscious thinking پاوەرە بە کاتیش خۆش کاکە ڕاست گەشتی وەشۆ زۆرم وت باش 11 ناقەزەری خۆش بردەمەکە بە سراحەت ئەمە چییە چی بینی وێسە بەس ئەمە نەبەسەی کرد کابرا بە منە نەزانە ڕاستامی وەڵی کابرانی نانا پۆز لێمەیە بە سەرمانە کاکە ڕازی چاو خوار چوا بم بەرەوە ئێسەمە چییە سارێ ساریەکە لە چی هێناوتە کۆنسەپتەکەی چیە خۆ لە دراوسەکەتانە نوێناوە فکرەکە چییە چیم پێ ێ باشە بیفرۆشە پێم خۆ ئەوانە زیرەکی لە بازارە ئێستا من کێبم حەزم لەوەیە کێ ئەمە ببینێ زۆر جوانە بێ بەلایەوە ها دەشی دێشێک لە ماستەرەکان دەبێ ئەوانەی لەمایان ماستەری تۆن کێ حەزەکەی ببینێ وەکو دیزاینەر نە وەکو کەبابچی ئەی وەکو چێ ئەی قابیلە چێ کریس بانگڵ دوای سپێڵەکەی لێ وەرەگرم ئێمە چێم کابێ تۆزێکمان بۆ باسکە خەیاڵەکەت چیە ریڤۆلوشنی کرد لە دیزاین ئۆتۆمۆتیڤ دیزاین ئیندەستری لە بیێمە باشە بە کوردی کاکە چیم پیشەسازی دیزاینکردنی سیارەیە دیزاین چییە بە کوردی هەر دیزاینە هەر دیزاینە تامەکەوەی کە بزانم هەر دیزاینانی هینی نییە لە هیم بوو لە فیات بوو و داوای شەرگی بیان داوای نیانەکرد ساڵی 96 داوای دیزاینەریانەکەمیش ئەپلای کردو کە یشەکان بینی و هات هەرکە هات دوای ساڵی بوو بە هێت هێدی دیزاین ئەکستێرێر یا ئینتێرێریش ئەو ئەکستێرێر زیاتر ئەکستێرێر یعنی دیوی دەرەوەی زیاتر کۆنسێپتی هەبوو ئەوەمی هەبوو چی ناوە بە کوردی ئەکستێرێر دەرەوەیە وەکو معماری باسی معماری زۆر ینی کۆنەکشنی بینی معماری سیارە بڵێن باش بینا ئەوشتان چی دروستکە سارێک دیزاینیان بوو یەکەم دیزاینی ئەو زیاتر کۆنسەپتەکانی هەیە هان مثلا شتێکی مەشهور هەیە BMW جینە سیرەسی کوپێ یەکەم سیرەس کات بە کوردی قسەکە کاکە خنێتی نیست لێرە چی پێوترێ هەیە وشکڵە یەک کۆنسەپت دانێ نییە هێرە دروست کردو نا ئەمە کۆنسەپتەکانی خۆی ناو بازارم پێ بڵێ ناوبازار دین ناوەکە ئێرەی بڵێم ناوی بازارەکەی بیێمی سەقەر بیێمی سەقەرەوە دروستی کرد نە ئەو دروست نەکرد بەس ئەم زۆر ینی دیڤلۆپی کرد لەبەر دیزاینەرەکەی تایوانیە ئەم وەکو بڵێ تەلەبەی بووە تەلەبەی ئەمون ئەوانش ئەوەی کە ئێستا هێدی دیزاینەر چێ تەلەبەیشیە بوو بۆسە یابانەکە تەلەبەی ئەم بوو تایوانەکە تەلەبەی ئەم بووە لە گروپەکەی ئەم بوو چۆن دیزاینەکە لەسەر ڕەغبەتی ئەوانەی کە ئەم داوای کرد و
دیزاینە بێ بەرەو مایند ماپینەکەم کردێتی ئەی چۆنە هەموو کۆنسپت و فکرۆشتەکە ئەوان لەسەر ئەساسی فکرەکانی ئەم زیاتر تێگەم ئێستا چیەکە برا تەقاوت بۆ ئێستا چوو بۆ شەرگەی شاومی سیارێکین کرد و دیزاینی کرد ئەوەی هواوی حەوە ساوتی هواوی نا شاومی شامی ئۆکێ ئەوکە لە هین کورە لە چی ناچێکەوەدا هینی ئەو کردێتی هەر خۆی تروازیێنانی وتی پێویستە تەجربەیەکی تاقیەوە لاقیمە بوو تر دەستی خۆش ئێژی بەڵام دوای ئەو دوای بەدا خۆشتەکان کۆنسەرتەکانی ینی بڵێن نەک بڵێن ئایدەکانی یا بەرەوەرە دیار نەبە بیان بەرەو ڕقی هاتەوە بەرەو تەهین زۆر فیچەریستی هاتەوە دەیتر ئێوانیش مەجبورن بگۆڕن دیارە ئەساسیان ئەوە کریزمانگەڵ بەستر شتەکەش زۆرە لە سەرای میخوێنیتەوە ئەوە نیە وەڵام تۆ بۆچی خۆشە وێلەوە سێمەکە ها مناڵی گوێرە نەگری ئەخنا تۆ ژۆ و دیزاینیە تۆ لەو تێ بگە من تێناگەم ئەبێت تۆ فێرە و شەرحەبی بۆ خەڵک بەسا ئەبێ بۆ منی شەرحکی کە من هیچ کیز بانگڵ و شتانە ناناسم برا بەشێکی باشە بۆم تێم گەێنە مەڵێ شتی حینم علمی پێ مەڵێ باش پرسیارەکەم پرسیارەکەوێ بۆچی خۆش دەوێت ئەمانەی کردووە لە بەرەوەی ئەو ساری دروست کردووە یا شتێکی تایبەتر هەیە لە تایە یەکەم خۆگەی نیت کەسێکە زۆرگەین کەسێکە لە کاتی قسەکردنا ینی جدیات و سوعاتوانین هەموو یەک مۆدەهەیەی باشە قسەکانی خۆی هەنجاریوە هەناسە بە خۆی نایە کە ئەوەنە زیرێکەوەنە شتی پێ تێوگەێنێن زۆر بەشێکی زۆر جوان علمی قسەکانی یعنی بۆ نەکە باسی سارێک بۆکە لێەوە چێ بۆ دیزاین پەرداخی ئەم پەرداخم بۆ ئەمە نازانم چی لێەوە چێتە بۆ مەماری لێەوە چێ بۆ هەتا ماڵەکەی خۆی ئەگەر سەریگەی لاانێ لەو لادێژ ماڵ دیوای تیانە بێ زۆر ئەژی کابراایتر ئەو پێیز ناکە بەهشتەکەی داگرتووە ینی جیاوازەوە لەگەڵ ئەوەشەکە سادە و بۆ شێوەیە ئەگەر بڵین سادە لایف ستایلی کەوایە و جۆ بە زۆشنە دیزاینەکانی لە عالەما دەنگیە و هەتا چەند ساڵ ئەوارد یەکەمی عالەمی ئەوەرە بیە ئەوارد ینی جایزە ینی پاین چی بە کوردی جاین خەڵات ئەوە ینی کریزبانگە هەر ئەوەش لێرە مەشهورە لە ناو دیزاینەرەکانە لێرە چەند کەسی کەم ئەگەر بیناسن باوەڕناکەم تا ئەسە کەس کەسم نەبینێ بیناسی خۆشم بۆ چەند کەسم باس کردووە باشە بۆ پێمان ناناسێنی ئیشی توێکەوە تام لێرەش ئەوش نامشامەگەرت هەیە نەوتە دوای ڕست مشتەکەی بووینە وڵا گەر ئێستا هەیە با لایف تااقەتی ئیدیتم نییە ئەگەر لێرە هێشتم شان تاایکە کریس چی بە بانگڵ جەماعەت سەیریشی و کابرای بکەن بەستەکەم ڕۆحسووشیەکە هێنا قشت پێکە تۆزەوەنیە آخر سپسیفایتریکە ئێستا ئەوەی لە ژێر دەستە ئەم ڕسمی تۆ ئێسەیەکی نەتیجەی ئەوە بۆیە پرسیارم لێ کردی شێ یەکسەر باسی ئەوە کرد کە سیاری دروست کردو دیزاینە لە دیزاینی بینایەکە نەکرد یعنی تۆ کە دەست لە پڕ ئەجوڵێ سیارە دروستەکەونیە هەر بە زۆری ئێدە تۆ کاکە تۆ غەڵەتی شەکەی براکەم تۆ بڕۆ ناو بیەم توێ بەخۆ ئەبێ لەگەڵ و کابرای قسەکەی وعدی پیا بۆ وەرەگرم وعدی پیا بۆ وەرەگرم بەس غیرەتێ بێ کاکە ئەها من چیەکەم تۆ غیرەتێ بێ تۆش کاشی جوێگەر هەچ کەسێکی وەڵا لەم ژێر زەمینە ناچ بڵێم وازانی چیەکەم خیار پاکەم ئەیچی خیار پاکردنە پیاس جاریکە بەلایەکە کۆم لای ڕسمەکە لەم لاوات لە ئاخیرە بینوگەتە ئەم لە سێرەکەم ڕسمەکە خوارە بەزەمە باشوانی سامە خواری ئەخەت هەر ئەنگڵەکە بەخوای تۆ ناتوانانی ڕسمەکە ئەم سارانە ئاوا بکەی ئامەتەن ئاوا بە ئەنگڵی ژیانکەی ئەتوانین بڵێمە قورسترینە ئەو ئەنگڵە بۆ سیارە هەموو پێرسپێکتیڤە قورسە ئەزام ئەمە تۆزە قورسە ئامەتەن بەلای من و قورسترینی ئێستا پێێتەوە لێرە پێ بڵم زۆر جوانیڵا جوانە چەند مەسەرەکەم ئەمە تام هەرە سکێجان ئەمە بە پۆست دەرەکە جەماعەت بەس بەخواوان نییە کوڕە زۆر دڵی وا دەرەکەەوە ئەی چی وەڵا قسەی زۆر پۆزای دەرەگە نانە سەیگە ها ئەنگڵی دووە ڕێر ئەنگڵ عادەتەن
دەزیش ینیکەوەی زۆر ئەوەن دڵی کە ئیزعاج بکە سەرەوەی سارێ بێ من دۆڵەکەی بێ زبرو بلا زۆزەکەی بێ چێ بەعکسەوە دەرەکەوێ نه فۆکەسم ئەمە گڵۆ دەزیز ئەمە ئیزعاج دەکا ئەوە کردە ئەرێ ناخۆشە بینی کە مەشنیان تایە لە یۆم لایەکە چۆن دەرەکە جەماعەت من یەک تۆزیکە بەردەوام بم شتێک لە خۆماشیان سەرما لەبەرەوە چییە سڕیتەوە ئەمە لا ئەوە تێمپلێتە کاکە من خواحافیز کاکە وەراز خواحافیز هیچم ماوە گلەی هەیە کێشە هەیە لە وڵاتەوە تەجیل هیچی هەیە هەر هیچ ڕۆڵە ئەمر درێژ بی باش قسەگەم تا ئایبینی ئەو قسێکی جوان دوو لە ڕووی تۆ گاتمێ سیوازم بکە بە سەڵتەکەی جار ئەمە ئەتوانین ڤیدیۆکەش لە میلەختی لە وەرگرین ئەم ڤیدیۆ بەدەگە بڵاو نانە بیوەستێنە ئەتوان بینکەم پێشە نەبێت جوان دەرکێ دوای ئەو تۆ لێەوە جوانەی بینی ئەوە زۆر جوان است تۆ نەخۆشی بۆستە بۆست تاوانێ تۆ نەخۆشی کاکە براکەم دکتۆرێک کەسێک قسێکمان لەگەڵ هەبکەن ئەم برادەرە نەخۆشە ئەمەش ملیشکا بە دەستمانە خواحافیز